ئەمڕۆ هاتیم لێرە بۆ خەڵاتکردنی قوتابیەکانی قوتابخانەکەمان. ئەمڕۆ نزیکەی 20 لۆسی قوتابی خەڵات دەکرێت لە مەرحەلە 7 بۆ 12. هیوادارین ڕێژەی قوتابی سەرکەوتوەکان بۆ ساڵی داهاتوو زۆر زیاتر بێت و سەرکەوتنیان بۆ دەخوازین. لە قوتابیە یەکەمەکانی پۆلی 11 بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر گەیشتمە بەو پلەیە و ڕۆژ بە ڕۆژ زیاتری شتێ ئەکۆشم بۆ ئەوەی لە مەرحەلەکانی دیکەش ئیشاڵڵە سەرکەوتن بەدەست بێنم. جزيل الشكر والتقدير لدائرة صحة كركوك والتنسيقات اللي منظمة بين منظمة اتحاد طلبة كردستان. الهدف من هذه الحملة لأجل تعزيز رصيد مصرف الدم الرئيسي بكافة الفصائل النادرة، وأيضا توفير ورفد المستشفيات بهذه الفصائل. هەڵمەتێکمان ئەنجامدا، ئەویش هەڵمەتی خوێنبەخشین بۆ 67 گەنجی لقی کەرکووک یەکێتی قوتابیانی کوردستان و ناوەندی باڵای کەرکووک یەکێتی لاوەن دیموکراتی کوردستان. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆکە توانیمان ئەو هەڵمەتە ئەنجام بدەین و خوێن ببەخشین بۆ توشبووانی تالاسیمە لە شاری کەرکووکدا. دیارە ئەم ساڵ ساڵێکی کەمبارانی بووە لە ساڵی پارە. ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان 6 مەتر و نیو لە ساڵی پار ئەمڕۆ کەمترە. ئەوەش بەهۆی ئەو سەرما و سۆڵەیەی کە هەبوو و خواستی بەرەمێنانی کارەبا لە بەنداوی دەربەنی خان زیاد لەو بەرنمەیە بوو کە ئێمە دامان نابوو. هەروەها داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە بەهۆی کەمبارانیەوە ئەم ساڵ لە 30 ساڵی پار بووە و لە 50 داهاتی ساڵانەی 6 ساڵی ڕابردوو بووە. بەنداوی دەربەندی خان ئاستی ئاو نزمترە لە ساڵی پار و هەروەها ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوی کەوا باران لە سەرەتای ئەم ساڵەوە زۆر کەم بوو کە سەیری کەین بارانی پارمان لەم کاتا 9.2 میلیمەتر بووە، بەڵام ئەم ساڵ 296.2 میلیمەترە. هەروەها ئەو ئاوەی کە کۆکراوەتە لە بەنداوەکەدا لە پار زۆر کەمترە، 6 بۆ 6 مەتر و نیو کەمترە.